لە ناوچەی حەقل عومەر سەر بە پارێزگای دیێرە زوور مەراسیمێک بە بۆنەی سەرکەوتن بەسەر تیرۆریستانی داعش لە خۆرهەڵاتی فورات بەڕێوە چوو. تیایدا مەزلوم کوبانێ فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات ڕایگەیاند شەڕی کوبانێ هێمای بەرەنگاربوونەوەی جیهانی دژی تیرۆر و سەرەتای شکستی تیرۆریستانی داعش بوو. وتیشی شانازی دەکەن لە بەرەنگاربوونەوەی تیرۆردا توانیوانە نزیکەی 5 ملیۆن هاوڵاتی لە باکووری خۆرهەڵاتی سووریا ڕزگار بکەن و 52 کیلۆمەتر دووجاش لە سووریا لە مەترسی تیرۆر دوور بخەنەوە. ئاماژەی بەهۆش کرد لە شەڕی سەرکەوتن بەسەر تیرۆریستانی داعشدا زیاتر لە 11,000 شەڕڤان و فەرماندەیان شەهید بوون و زیاتر لە 21,000 شەڕڤانیش بریندار بوون. داواشی لە هاوپەیمانی نێودەوڵەتی کرد هاوکاریان بکەن بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە ڕوبەڕووبوونەوەی پاشماوە و شانە نووسۆکانی داعش. گەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ لە ناوبردنی تەواوی بوونی سەربازی نهێنی پاشماوەکانی داعش کە پێکهاتوون لە شانە نووسۆکان و تاکو ئێستاش مای مەترسیەکی گەورەن بۆ سەر ناوچەکەمان و هەموو جیهان. هاوکات ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی ئەنجومەنی سووریای دیموکرات ڕایگەیاند ئەنجومەنی سووریای دیموکرات پێی وایە تەنیا ڕزگارکردنی جوگرافیا پێویست نییە بۆ کۆتایی هێنان بە داعش بەڵکو قۆناغی دوای ئەوە گرنگە. ئاماژەی بەهۆش کرد دۆسیی داعشە زیندانی کراوەکان پێویستە یەکلایی بکرێنەوە و لە ڕێی دادگای نێودەوڵەتیەوە دادگایی بکرێن کە ژمارەیان زیاتر لە 5,000 تیرۆریستە. ئێمە ئێستا لە ساتەوەختێکی مێژووی داین و مێژوو بە چەند خاڵ یاخود بە چەند وشەیەکی زێڕین و ئاڵتونی دەنووسینەوە و هەروەها قوربانیدانی هێزە دلێرەکانمان و گەلانمان کە خەمخۆری شکۆ و مرۆڤەتی خۆیانن. 5 ساڵە هێزەکانمان لە شەڕێکی دوورودرێژدان بۆ بەرەنگاربوونەوە بەگژاچورەوەی ئەو نەخۆشیە مەترسیدارە کە دووچاری وڵاتەکەمان بوو. ئێمە وای دەبینە کە ئازادکردنی جوگرافیا تەنیا خۆی کافی نییە بۆ لە ناوبردنی داعش بەڵکو قۆناغەکانی داهاتووش ئەجگار گرنگکەن. ئەوە جگە لە گەڕان و لێکۆڵینەوە و یەکلایکردنەوە دۆسیەی داعشە زیندانی کراوەکان کە ژمارەیان 5,000 کەس زیاترە و پێویستە دادگایەکی نێودەوڵەتی دابمەزرێت بۆ دادگایکردن یان کە تاوانی دژ بە مرۆڤەتیان ئەنجامداوە. لە بەشێکی ترەوە مەراسیمەدا ویلیام ڕووباک نێردرای ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕایگەیاند سەرڕای سەرکەوتن بەسەر داعشدا بەڵام هێشتا کاری زۆر ماوە بۆ شکستی یەکجارەکی داعش ئەنجامی بدەن و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ژوتوێتی ئەوەی پێویست بێت لە سووریا ئەمریکا ئەنجامی دەدات. شانازی بە قوربانیەکانی هێزەکانی سووریای دیموکراتەوە دەکەین و بۆ ئەو سەرکەوتنە گەورەی کە بەدەستیان هێناوە سەرخۆشییان لێ دەکەین و بۆ ئەو قوربانیی کە دایێنن و ئەو کەسانەی کە گیانیان سپارت و ئێمە سەربەرز و شاتومان نین بۆ ئەو خەبات و قوربانی هێزە ئەمنیەکانی عێراق بۆ دەرکردن و بەزاندنی داعش و ڕێگرتن لە بڵاوبوونەوەی داعش. مەڕای دەگەینە کە هێشتا کارەکە تەواو نەبووە. داعش یاخود ISIS هێشتا مای هەڕەشەیەکی گەورن بۆ ناوچەکە و بۆ وڵاتێکی تۆکانی ئەمریکا و هەموو هاوپەیمانانمان و هاوبەشەکان و دۆستەکانمان. ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی هاوپەیمانانمان لە سووریا بۆ دڵنیا بووین لە بەزاندنی یەکجارەکی داعش بەڕێز سەرۆک ترامپ و بەڕێز پۆمپیۆ پابندن بەوەی کە ئەوەی ئەرکی سەرشانمان بێتەوەی پێویست پێ ئەنجامی بدەین بۆ ئەوەی کە ئێرە و سەرچەم ناوچەکە داعش بۆی کە دڵنیا بین کە داعش لێرە لە ناوچەکە بە یەکجارێکی دەبەزێنری و لە ناو دەچن. هەروەها پێویستە پشتیوانی لەو کۆشانە بکەین کە کۆشەکانی نەتەوەیەکگرتووەکان بکەین بۆ جێبەجێکردنی بڕیاری ئاسایشی نێودەوڵەتی 2454 وەک تاکە ڕێگەچارێک بۆ گەیشتن بە چارەسەرێکی هەمیشەیی سیاسی بۆ ململانە لە سووریا. نوێنەرەکەی ئەمریکا لە کۆتایی قسەکانیدا ئاماژەی بەوە کرد وڵاتەکەی شانازی دەکات کە بەشدار بووە لە بەرەنگاربوونەوەی تیرۆریستانی داعش و بەبێ هاوپەیمانەکانیشی لە ناوخۆی سووریا نەدەتوانرا شکست بە داعش بهێنرێت. وتیشی ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی چارەسەری سیاسی بۆ قەیرانی سووریا.